دەنگی کورد لە کوردستانی گەورەدا بە دۆخێکی ئاڵۆز و قەیرانەوی و پەرتەوازەییدا تێدەپەڕێت. لە هاوکێشەگەرمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کورد خاوەنی گوتارێکی سیاسی نەتەوەیی نییە کە بتوانێت کێشەکانی خۆی چارەسەر بکات و بەرامبەر پێشاتە نێودەوڵەتیەکان یەکانگیر بوەستێت. زیلان ڤەژین هاوسەرۆکی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاگ ڕایدەگەیەنێت ناکۆکی ناوخۆیی نێوان حیزبەکان وای کردووە نەتوانرێت هەنگاو بۆ یەخستنی پارچەکانی کوردستان بنرێت. نا هر چهار پارچه کردستان ده کرد تکوشین دکن به تایبەت روجاوا باشو روش با کرده لیبله روشلات جی یعنی به هفت هشت هیام بجی نه حزب روشلات هنه یعنی دنا حزب روشلات کردستان ده پرسکره که کو پارچه بون هیا کی هنه اما پر خالن کو هفش بکارن لسر من خاله ببن یک جی هنه لبره به ذهنیت پارچه گرایی نبوینا یک لگور برجوندی خلق یک جواکی لگور اراده سیاسی یا گل تاب گراندنک چه نبه اواجی دور ل حساسیت پیواژو کو امبژن گل کورد ناو شهر و تکوشنه که در باست به مانەوەی خاکی کورد لە چوارچێوەی دەوڵەتانی عراق و تورکیا و ئێران و سووریا تا دێت کێشەکان بە هەڵپەستێراوی دەهێڵێتەوە. نەرمێن عوسمان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە وەلانانی بەرژەوەندیە حیزبەکان خەونی دێرینی کورد بەدی دەهێنێت. ئێستا هەلێک هاتۆتە پێشەوە ئەو هەلە زێرینە ئەگەر دیسانەکە ئەو هەلە لە دەستبین جارێکی کە ڕەنگە بە 100 ساڵی تریش هەلێکی وا دروست نەبێتەوە بۆ ئەوەی بتوانین ئێمە پێگەی خۆمان لەو گۆڕانکاریانەی کە ڕەنگە و ئەژبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. پەیامی ئێچێتی پێکەوە ژیانە جیاوازیەکانمان ئەبێ کۆمان بکاتەوە بەڵکو جیاوازیەکانمان ببێتە هۆی کارکتەری بەهێزبوونی گوتارەکانمان لە سەرتاسەری جیهان. زۆرینەی نوێنەری پارت و لایەنەکانی پارچەکانی کوردستان بەستنی کۆنگرەی نەتەوەی کورد بە چارەسەری بەشێ لە کێشەکان دەزان و پێیان وایە دەبێتە زامنکەری داهاتوویەکی پرشنگدار. بەگشتی پێویستە کۆنگرەیەکی نەتەوەی سەرتاسەری ببەسترێ و موسسات وەکو دامەزراوەی نەتەوەی دابمەزرێ و دەسەڵاتی هەبێ و بۆ نمونە زۆر بڕیاری چارەنووسات هەیە ئەم کۆنگرەیە بیدا بۆ هەر چهار پارچەی کوردستان، یعنی ئەم کۆنگرەیە ببێتە مەرجەعێکی سیاسی و مەرجەعی دەسەڵات بۆ هەر چوار پارچەی کوردستان و هاوکاتیش پشتیوان بۆ هەر چوار پارچەی کوردستان. سەرکردایەتێکی هاوبەش پێک بێنرێکاتە بەتاکید، یعنی دەبێت سەرکردایەتێکی هاوبەش پێک بێنێ دەبێت چەندین هەیئات و کۆمیسیۆن هەیە، یعنی بۆ نمونە کۆمیسیۆنی سەربازی دروست بکرێ بۆ هەر چوار پارچەی کوردستان لە نێوان شەڕڤانان و گەریلا و پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگەی باشوور و ئەوانە، یعنی ئەم هەیئەتە تایبەت بی بە لایەنی سەربازی هەیئەتێکی سیاسی دروست بکرێ بۆ هەموو پارچەکانی کوردستان کە لە هەر پارچەیەک چارەسەری سیاسی یان لەگەر ئەو دەوڵەتانەی کە لەگەڵ لکێندراوە مەسەلەن بابرێن لە سووریا لە تورکیا لە عێراق لە ئێران بگەڕێنەوە بۆ ئەم هەیئەتە سیاسیە. هەوڵەکان لە کاتێکدایە تا ئێستا حیزبە کوردیەکان لە ئاستی بەستنی کۆنگرەیەکی نەتەوەی کورد دەستەوسان و هیچ پارچەیەکیش بۆی نەڕەخساوە یەکلایەنە و بێ ڕەزامەندی ئەو جوگرافیایی کە تێیدایە بەرەو سەربەخۆی تەواو سیاسەتی کارەکانی خۆی ڕێک بخاتەوە. داسیار محەممەد، گەلی کوردستان، سلێمانی.